از دی میوانه کی ورگیرم دهن پرسان لسر سردانا سرک وزیران مسرور بارزانی و جوین نوین بردوام بکن به تایبتی کو کوربندک جبريفت چیتن کوربند انرژیل واشنطن در حق دیدگاه حرم کردستان بو پیش داخستنا کرت انرژیه و برهنان امریکی لکردستانه اف کوربند گلکا گرینگیا پشتیوان هر دوره کفتنین انرژیین کو دناف برای حکومت حرم کردستانه و دو کمپانیین انرژی واشنطنه به سرپرشتیا سرک وزیران مسرور بارزانی هاتی نکرن بو پیش داخستنا کرت انرژی ام بجین گازا راکشان گازا سروشتی بو مالان پیدا کرنا کار بو بملیونهان حولاتیان پیدا کرنا درفتین کار بو صدان گنجین کردستان کو افریقا کفتنه هر دو زدترن 600 میلیارد دلاران پیش روزه که دیا نقشه که دیا بو خرد کردن قول کردن پیوندیان دناف برای حرم کردستان و امریکا زده کردن برجواندیان خرد کردن پیوندیان تو بخوازی نخوازی مثلا سیاست و عبوری دراوه که دو دیویه جهنم جدا کردن آخفتنا هری داویه وزیر درو امریکا جیگلا گرنگ یکو گوت مگوت عراقی ستونا بهس كرن وباش كرنا بيواندين واشنطن دقل عراقي رئيس قرتنا عراقية لا تش لأوتونوميا هرما كردستاني وان برسان دجا دكتور إلي جولد سروكي انستيوتا جولد بو استراتيجيا ناف دولتي جو واشنطن ببرسم دكتور إلي تقلك بخيرات يا كردستان 24 دويدا ما هستيار دا كمتر ج سه حيوانه إدارة ترامپ دز بكار بوي سرک وزیران مسرور بارزانی بفرمی هاتیا بانگشت کرن با واشنطنه و دیدارین وین گرنگ هبونه و یدن جهنه هین چاوا دبینن First of all, thank you for having me. This is a پیش هموشتی سپاس بۆ میوانداریتان ئەمە کاتەکەی گرنگە سەردانەکە گرنگە سەرۆک ترامپ و سیاسەتی دەرەوەی بە شێوەیەک داڕێژراوە لەسەر بەرژەوەندی هاوبەش ئەو وەکو کەسێکی بزنسمان بازرگان باشترین ڕێگەی دۆزیوەتەوە بۆ یەکە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتان ڕێک بخە لە ڕێگەی پەیوەندی ئابووریەوە ئەو پەیوەندەی کە ئێستا ئەو گرێبەستەی کە کرا ئەو دوو گرێبەستە کە هەرێمی کوردستان کردوێتی لەگەڵ ئەم دوو کۆمپانیای بواری وزە کە ئەمریکین هەو بڵێن کاتەکەی زۆر ئەتوانم بڵێم زێڕینە هاوتەری بە لەگەڵ سیاسەتەکەی ترامپ سیاسەتی ئابووری و بازرگانی ترامپ لە ناوچەکە بۆ هەرێمی کوردستان زۆر باشە بۆ عێراق زۆر باشە و ئەگەر وێنە گەورەکەی سێر بکەی بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکا باشە بەرەپێدانی ئابووری خۆت وەک خۆتان بینیتان کە سەرۆک ترامپ چەند ڕۆژێک گەڕایەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سێ وڵاتی کەندا و بە تریلیۆن دۆلار گرێبەستی واژۆ کرد چەند ڕۆژێک دوای ئەوە ئەم گرێبەستە هەرێمی کوردستانی بەدوادا هات ئەمەش ملیار دۆلاریە ئەمە هاوتەری بە لەگەڵ سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ ئەمە ئەم پەیوەندیە بەهێزتر دەکات لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا لە نێوان هەولێر و واشنطن باشە هژوای گۆڵد جەنابێ هەوا دزانیتن کو بەغدا قەیران لە دیف قەیرانێ بۆ هەرێما کوردستانی چێت کرد پشتیوان هەردوو ڕێککەفتنên berî du rûja hatînekirin Wezareta Nefta Iraqê hatiye dibêjît em va rêkeftina red dike baş e ev zext û fişarên berdewam Iraq بۆ هەرێما کوردستانê çêt ket herî dimahiye axiftina wezîrê derve Amerîka ku got me bi zelaliya gotiya Iraqê stîna peywendiyên Washington digel Bexdayê û başbûna peywendiyên me digel Iraqê girêday û pende digel rêzgirtina Iraqê li otonomiya herêma Kurdistanê divêt Iraq çawa divê wişê divê ristê bigehît پێم وابێ ئەوەی کە وەزیری دەرەوە ڕۆبیۆ و ئیدارەکەی وتویانە و بە بەغدایشیان وتووە پەیوەندیەکەی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان زۆر بەهێزە ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بێ ئەمە ئەوە ئەگەیەنێ ئەو وەستێتە سەر بەغدا و بۆ بەغدا گرنگە تێبگە لە نیەتی ئەمریکا تێبگە کە بۆچی ئەوەی پەیوەندیەکی بەهێزی هەیە بێ لەگەڵ کوردستان چونکە کوردستان لە سیاسەتی ئەمریکادا یەکەمە لە ناوچەکە
و دەیە بەهێزتر و بەهێزتر بێت زۆر باشترە بۆ بەغدا لە بەرژەوەندی بەغدایە کە لەمە تێبگە بۆیە ئەمریکا هیچ دوودڵ نەبووە لە کارکردن لەگەڵ ئەم حکوومەتە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆژ بە ڕۆژ بەو ئاراستەیە کە زیاتر و بەهێزتر و بەهێزتری بکە بۆیە ئەوەی کە سوودانی من ڕووم لە سوودانیە دەبێت تێبگە لە بەرژەوەندیەتی تێبگە کە سیاسەتی خۆی بگۆڕێ واز لەم سیاسەتەی دژایەتی کردن بێنێ ئەما هێژای گۆڵت عێراق نەدەستێ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرێن عێراقی بتنێدایە هیندزانن لە عێراقی کورسیەک و سەد سەرروکێت هەین چاوە عێراق دەبێ بێ سەروبەریەدا دەشێتن پابەندی ڕێکەفتنەکێ دەستورێکێ یاسایەکێ ببیتن ڕوڵە ئەمریکا بۆ پابندکردنا عێراقی بڕێزگرتن لە مافی ئۆتۆنۆمیە هەرێما کوردستانê جێبەجێکردنا دەستوری دێ چ بیت؟ ئەمە هیچ پرسیارێک هەڵ ناگرێت کە کاریگەریەکی زۆری دەرەکی لەسەر بەغدا هەیە لە دەرەوەی بەغدا لە ناوەی بەغدا هەیە ئەمە بۆ ڕۆم و دنیا ڕوونە و ڕوونە ئێران چ کاریگەریەکی هەیە لە ناو بەغدا لە ناو سیاسەتی بەغدا و لەسەر سەرکردەکانی بەغدا و ئەمە وای کردو پەیوەندی بەغدا و هەولێر تێک بچێت ئەمە ئەم ئیدارەی ترامپ ئەم شتە زۆر باشە زانێ و کار لەسەر ئەمە ئەکا کە دەبێت تۆزێ توند بێ لەگەڵ بەغدا دەبێت تۆزێ ڕاشکاوتر بێ لەگەڵ بەغدا وەتەی بگەێنێ ئەوەی کە ئەوکە هەرێمی کوردستان ئەیکا زۆر دەستوریە مافی دەستوری خۆیەتی لە دەستورە هەڵ کۆڵراوە نەک نووسراوە کە ئەمە مافی هەرێمی کوردستانە کە ئەم ڕێکەوتانە بکە واشنگتن ئەم شتە ئەگەینێتە بەغدا و دەیگەینێتە بەغدا من پێم وایە تۆزێ تونتر لەگەڵ بەغدا قسە دەکا ئەوە بۆ چوونی منە من پێم وایە ئەم پاڵپشتەی کە ئیدارەی ترامپ هەیەتی و ئەیداتە هەولێر من پێم وایە فراوانترە بێ لەم بازنەیەدا نامێنێتەوە وەکو پێشتر نابێ و ئەوەی کە دەبینن لە سەردانەکەی سەرۆک وەزیرانە دیارە کە چەندە دڵخۆشە و دەبینن بۆ سیاسەتی ئەمریکا لە ڕۆژڵاتی ناوەڕاست گرنگە کە بەم شێوە دەرفەتێکی ئاڵتونیشە بۆ کوردستان کە بتوانێت ئەم دەرفەتانە بقۆزێتەوە و ڕۆڵی خۆی بگەڕێ لە داڕشتی سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەکە و سەرۆک ترامپ زۆر چاوی لە بابەتی ئابووریە لە ڕێگەی ئابووری و بەرژەوەندی ئابووریەوە سیاسەتەکە سیاسەتی دەرەوەی خۆی دائەڕێژێ بۆیە ئەوەی من پێم وایە ئەوە تێگەیشتنی منە کە ئەمە ئەتوانم بڵێم دەستکەوتێکی زۆر زۆر باشە زۆر ناوازەیە بۆ هەردوولا و پەیامێکشە بۆ بەغدا ئەو دەستکەفتن جەنابێ هەوە بەحەزکرین ji bilî destkeftên بۆ ئەمریکایە بەرژەوەندیên hev beşên ئابوورینە بۆ هەردوولایەنان گوتوبێژەکە تایبەتە di کوrbenda enerjiya li Washingtonê jî heye bi navnîşanê paşeroja enerjiya li Herêma Kurdistanê û berhênana Emerîkî li Herêma Kurdistanê bi beşdariya Serokweziran ji bilî wê yekê hejmareke diya wezîrên Emerîkî û şaraza bisporên enerjiyê tuêjer û lêkûler wezîrê enerjiya Emerîka têda beşdar e giringiya vê çi ye bû drustkirina berjewendiyên hevbeş di navbera Hewlêr û Washington? گرنگیەکەی ئەوەیە گرنگیەکەی زۆرە لە چەند ساڵی ڕابردوودا توانم بڵێم ساڵێک زیاترە بەغداد کۆنتڕۆڵی وزەی کوردستانی کردووە نەوتی ڕاگرتووە ئەمە ئەتوانم بڵێم ئەبێتە ڕابردووە شتە ئەمە نامێنێ ئەم کۆنفرانسی وزەیە کە هەیە لە واشنگتن کە بەڕێوە ئەچێ من پێم وایە ئەم پەیوەندیانە ئەخاتە ئاستێکی دیکەواتە باتە پێشەوە و لێرەوە لە واشنگتنەوە بە هەموو دنیا دەڵێ کە وزەی کوردستان چەندە بۆ ئێمە گرنگە نەک تەنها ئەو ململانەی نێوان هەولێر و بەغدا نەک تەنها پەیوەندیەکانی نێوان واشنگتن و هەولێر بەڵکو ئەم وزەیە با هەموو دنیا بزانێ کە وزەی کوردستان 3
سێکتەری وزەی کوردستان جارێکی دیکە ئەگەڕێتەوە ئەچێتەوە ناو تۆڕی وزەی جیهانی و بەرەو پێشتیشەچێت. بله هجای علی پیشی جناب سرک وزیران مسرور بارزانی بهت واشنطن رهبر ما جناب سرک مسعود بارزانی بزلالی گوتا عراقه ما جینوساید انفال و اوقاز جانگوری داینا ریبارت خینت رشتین بخاطر هنده نبو کام همی هیوا بین بجینا کاب خیر خو موچه مبدنه ما خونه ام خاص خازوکین دوید هین پابندی توافق توازن و شراکت بن دستور جبجب کن چی دیکه ام و بدادی قبیل ناکین اف پیامه گهشته همی جیهانه و گلک لانان به تهدید حساب کر لی دیارک و بین خلک کردستانه گهشتی سری دفناوان چی دیکه وی روشکس قبیل ناکتن او بغداد گل هرما کردستانت کت دسروبند وان پشتوانیان وان رکفتنت هنه امضا کرن زده کرنا برجواندین هف باش هین پاشروج هرما کردستان چاواد بینن و هل بعد گل پشتوانیان امریکا So, since the 2017 referendum, لە دوای ڕیفراندۆمەکەی 2017 من لەگەڵ سەربەخۆیی کوردستانم وەک زۆرێکی دیکە لە ئەمریکا لە واشنطن تەنها خوددا دەزانێت چی ڕوویدا بەڵام من پێم وایە ئەمە هەنگاوێکە بە ئاراستەی دروست کوردستان بەبێ دوودڵی لەگەڵ سەرۆک و سەرۆک وەزیران و خەڵکی کوردستان کار دەکەن بۆ ئۆتۆنۆمی خۆیان بۆ بەهێزکردنی خۆیان و هەنگاو دەنێن بۆی کە ئابوووریەکی بەهێزتر و باشتر و داهاتوویەکی گەشاوەتریان هەبێ بۆ خۆیان و خەڵکی خۆیان و ناوچەکە پێم وابێ پەیامەکەی سەرۆک بارزانی بۆ واشنطن هەڕەشە نییە مەسجێکە بۆ هەموو دنیا بۆ ئەمریکا بۆی کە پێیان بڵێ کە کوردستان ئامادەیە بۆ ئەوەی کە ئۆتۆنۆمی و سربەخۆیی هەبێ ئامادەیە ئەو هەرچی پێویست بێ بیکات بۆی کە ئەم پەیوەندیە باشتر بێ و بگاتە ئەم ئامانجێ کە ئەیەوێ کاری بۆکە واشنطن من پێم وایە ئامادەیە بۆ سربەخۆیی و زۆرەکەن لەناو ئەم ئیدارەیە کار بۆ ئەمە ئەکەن و دەیانەوێن کە سەرۆک ترامپ ڕۆژێک بێت سربەخۆیی دەوڵەتی کوردستان ڕابگەێنێ و جای کاتەوە لە بەغدا من پێم وایە خەڵکێکی زۆر هەیە لێرە من پێم وایە پەیامەکەی سەرۆک بارزانی هەنگاوێکی زۆر جوان و هەنگاوی یەکەمە بە ئاراستەوە ئامانجە باشە دکتۆر ئێڵی جەنابێ هەوات بێژیت هین بوێ هیڤێنە یانژی لە گۆری ئەڤا چێت بیتن هین وێ پێشبینیتکەن هین وێ چاوەڕێتکەن کو دۆناڵد ترامپ ڕۆژێکی ji ڕۆژان دانپێدانێ bi serbexuya Herêma Kurdistanê biketin. Tiştek ku wel hewet ket hîn bêjin mumkin e rojekê ji roja Donald Trump danpêdanê bi serbexuya Herêma Kurdistanê biket çi ye? Hîn bû çi we dibêjin? Li ser çi bingehî hîn we dibêjin? کوردستانێکی سربەخۆ گرنگە لەبەر چەند هۆکارێک جیا لەوەی کە ئاسایشی خەڵکی کوردستانە پارێزرێ بۆ هەرێمەکە گرنگە سیرکەن دەبینین کە هەڕەشە زیادە بێ لە ئێرانەوە لە ناوچەکانەوە لە دەوروبەرەوە ئەگەر سەیری ئەو گروپانە بکەن کە دەیانەوێت سەقامگیری ڕۆژڵاتی ناوەڕاستەیەک بدەن بە پێچەوانەوە هەرێمی کوردستان بووەتە هیچرای ئومێد لە ناوچەکە بۆتە شوێنێکی سەلامەت سەرۆکڕم ئەم جۆرە نمونەیە دێ لە ناوچەکە نەک نمونەی تێکدان و وێرانکاری و ئاڵۆزی بۆیە گرنگە لە بەرژەوەندی هەموو لایەکە کە پشتگیری کوردستان بکرێت ئەمە بەشێکە لە هۆکارەکان یەکێکە لە هۆکارەکان من پێم وایە لەم تێڕواینەوە ئەڵێم کە سەرۆک ترامپ پشتگیری سەربەخۆی کوردستانەکە گەلێک سپاسیاتت کەم دکتۆر ئێڵی گۆڵد سەرۆکی ئینستیتوتە گۆڵد بۆ استراتیژیە ناودەوڵەتی ژە واشنتنێ زۆر سپاس